دایکە چی دێ دیسان وەرە پرۆمۆشنان لابە لەگەڵمان منیشمێ ئەوە خەریکە خۆ جوانکردنی تۆ بۆ ناڕەوی شێ بکەی بۆ خۆت خوا دایکەکەی ئیش ماوە ئیش بۆ نەماوە ڕەفیق تۆ ماڵە بەڕێوە بە ئۆهۆ ڕەفیق هەر نەبڕایەوە خوا بە کوڕە من هەما عليك السلام بخير بي شلوني هاوية؟ أحوالك شلونك خبراتك؟ قرباني تشاو راسك شلونك؟ قرباني بخير وياك هیواجان بە قوربانی چاوە لە ڕاستیە هاتوم 100,000 بیتێ بە قەرز واحد بێ ئیش گر بۆ تێنماوە حتى سازار بۆ چییە؟ بۆ ئیشی قۆڕ نەبێ لە ڕاستی هیواجان بەنی ڤالانتاینە ئەمێ سوپرایز بۆ خۆشەویستەکەم بکەم بەهەرحاڵ فەرموو بەس بۆم بێنیتەوە ها بەسەر چاو دەست چاو خۆش بێ ماڵاوە سەرچاو باشە ئەو داماوەکە بۆی نادە بۆچی قەرزەکات بەڵای مەریوانیان دڵم نەهەڵدڵێ بشکێنم بیا بە دایکی بزیتر نەوتی بکڕیا باشتر نەبوو ماڵە ئاوێ ئەو ڕۆژە دایکە داماوەکەیم بینی دەلیتر نەوتی کڕی بوو پارەی پێ نەبوو دەبەکە بەقڕی بکڕن کوڕەکەشی لێرە خەریکەم شتانێ يخوا بخير بي سرچاو قوربانم خاڵەکە سرچاو ڕای خاڵەکە لە ڕاستیە هاتووم ورچێک مێ قەڵا باسەرەکەی تۆ مناسب بس سرچاو والله ورسمان هەیە ئەنواعمان هەیە بەڵام نوعێکمان هەیە گرانە نوعێکمان هەیە هەرزانە بەس هەرزانەکە یەک تۆز خێلە ئەتیادێ بۆ تۆ کێشە نیە بس سرچاو ساڕۆم بۆ تێنم بە قوربان بس سرچاو بس نازانم چیم خەڵکە هەر وەرچ گوڵ ئەوە تانێ بەس نەفەرە بێتە دوان لە پێشتاوی زۆر جوانە دەست و چاو خۆشە خاڵەکە پیرۆزە زۆر سپاس چاوەکەم پیرۆزە بە قوربان چەندی کرد خۆی باعثە بەس هەشتامان بەرێ کوڕی خواست زۆر نییە نانە زۆر دەست و چاو خۆش وەڵڵا حسابی کافەکە سۆر بێ یان نەبێت تەقسیم دوی بکەین یان بۆم کا بەخیست ڕاڕۆ چۆن توش کاتێ باش بە ڕێزگار یاخوا بەخێر بێی سەرچاو ئەحواڵ بەخێر بێی لە سەرچاو چیان؟ یاخوا بەخێر بێی جانەکەم شتەکانتان دیارە جوانە باڵەتی ڤالانتاین چی دانەیە هەموو شتێکمان هەیە گوڵی وامان لایە لە دوورەوە بوو بینێ حەزە پێەکە ئەنواع گوڵی جوان تو واز لە گۆڵ بێنە وەرە سەر وەرچ جارە با لە وەرچەوە دەست پێ بکەین بەسەر ئەم چاوە ئەنجە ئەوەکەی بانیار دووشیان بوو بەس تۆ زۆر دڵت تەڕەبا گوڵێکی جوانیشێ بۆدانم بە ساقی ئەو خوایەوە بم با جاوە ئەکرێتە ئینجانەوە یا ئەو شوێنە هەر با لەم جێگەیە بێ بە ساقی خواوە گۆلیشی خۆ دەستی دەست بفەرمە جارە با لە وەرچەکەەوە چیمانەیە وەرچ چیمانەیە ورسمان هەیە سمۆڵە ورچم هەیە ئەکسلاتە ورچم هەیە میدیەمە ئەوە باش ورچم هەیە خۆی پێکەنێ ورچیشم هەیە ئەو تۆخێنێ
نانەکە نەوەڵام مناسەبەکە خۆشە ورچەکەم وەرچی عاشقیشمانێ بەسەر ئەو چاوە میدیەمێکم بەرێ ورچێکی میدیەم بەسەر چاو کاکە ئەمە درێژ بن ئەمانە ورچن ئەمانە بە بۆڵەن بە بۆڵە ناسکۆڵێ ئەمێ میدیەم بەڵێ ئەوە میدیەمە و ئەمەش بەچکە سمۆڵێکە وەڵا ئەمانم بەرێ بەسەر چاو تۆ ئەمرەکەی ئەنجا چەپچیە گۆڵیش چەپچە گوڵی عاشقانە سوور ئەوەش هەر وەکو ناخی خۆ سپی و بێگە بەسەر ئەو چاو لەبەرەوەی بڵێن جەنابەت عاشقی بۆ چاک نەکەم نەوەڵا هیچی ناوێسە ئەیگەێنم دوور نییە دوای مناسەبەکە بیاتەوە بەخۆم بە نیوە قیمە دەدەمەوە بەسەر چاو مامۆسای گیان عاشقی بۆ ئەنجا چەنەکە ناکری عیدی خۆمان السلام عليكم. وعليك السلام بەسەر چاو ڕوومەکە بۆ دیوە خاڵە محەدی چۆنی باکە باشی ژیان چوەنی ئەحواڵە لە چیە؟ ئەحواڵێ لە چیە تۆ چۆنی خوا کە سوکاری چوەنە ئەوە چیە لێ عاشقی خاڵە نەبڕوا بکە ئەوە شێرەی برازام ئەمەلیاتی فقی کردووە چم بۆ مواجهت ئەو شتانەی بۆ بەم دڵی پێی خۆشە واجە وەرج بۆ نابێ ئەلو چۆنی گۆرج جان باشی چاوەکەمی قوربانە بم هەڵا لە ماڵەوە ژیان گەرە ڤالانتاینی چیشتی چی ئەو شتانە شمولی ئەمە ناکە داماوی باش شمولی ئەماکە دەی باشە باشە ئیشەڵڵا ئیشەڵڵا بەیانیەوە بینم ئیشەڵڵا چاوەکەم خوا بیزرێ ڤالانتاینی چی بە ناشکری نەبێت خوا مەحاڵە ها بەرەوە بەیانی ڤالانتاینە و کەپڵێکیشە نەبێت باشم دەموچاوە ئای چی ها ئای چی دەموچاوە خۆ لە مەیمونی خێرە ناچم هاتی وەرە بەقە مەحەدینە پێ نەکرێ ئەو ڕۆژە لەو دوکانی گوڵایە بینیم 49 ساڵە 49 ساڵ وەرە ئەوە چیە لێ عاشقی خاڵە نەبڕوا بکە ئەوە شێرەی برازام ئەمەلیاتی فقی کردووە چم بۆ مواجهت ئەو شتانەی بۆ بەم دڵی پێی خۆشە واجە وەرج بۆ نابێ درۆشیە کرد وەڵا موعجب ئۆی ئازاد دەڵێ بتبینم هەڵبەتە سۆپرایزی بۆ کردو ئۆ هاوکاریش چاوەڕێمە ئێ ئەچم هاوکارە بینم و دواتریش ئازادە بینم
گیانەکەم من ئەوەندە تۆم خۆشەیە باوەڕکە بۆ تەمرم زۆر لە مردنی شەترسم چونکە ناتوانم دوای تۆ دەستی کێ بگرم ڕازم لێوێنە ئەبێکەی مێ مژدەم سیزلە لە جاتمێ بۆ خەڵکە بێ کانی گیان ڕۆژی خۆشەویستی پیرۆز بێت هیوادارم لەم ڕۆژەدا خۆشەویستەکەمان زیاتر بەهێز بێت بەهێزی چی؟ بەهێزی چی؟ تۆ چەند ساڵە ئەم قسانە ئەەکەیت تۆ کەی تێداوام خۆ دەزانی لەبەر جەنابێت 2 ملیۆن ڕەفسم یاوە ئەمەش قسەکانتە؟ خۆ دیارەکەشی برد ئێساڕە لە سنا پۆزی پێوە لێیە برە ڕۆڵە تۆ سودایی بۆشوو